ئەگەر تۆ نوێژەکەیت تا ئاخر وشەکانم گوێم لێگرە. بەڕێزانم تەسەور ئەکەن ئێمە لە مانای زۆر بەمان لە مانای نوێژتێ نەگەیشتووینە. سوێن بە ئەڵڵا ئەگەر بمانزانیایە نوێژ واتای چییە و لە بەردەسی کێیە ئەوەسین، لەگەڵ کێیە قسە ئەکەین. سوێن بە خالقی ئەرز و ئاسمان جورئەتی ئەوەمان ناکرد کۆمەڵێت جم و جۆڵ هەیە بیکەین. وەڵڵاهی ڕەنگە جورئەتی ئەوەمان نەبوایە زوو سەرمان لە سوژدە بەرز کردایەتەوە، جورئەتی ئەوەمان نەکردایە کۆمەڵێت تەسەڕوفاتی نالایقمان بکردایە. نوێژ ئازیزانم قسەکردنە لەگەڵ خوایە. یا ئەڵڵا سەیریکەن ئازیزانم، موسا سەلامی خوای لێبێ، خوای پەروەردگار یەک پرسیاری لێ کرد، پێی فەرموو ئەی موسا وەما تیلکە بیەمینیکە یا موسا، ئەوە چییە بەدەستی ڕاستەوەیە؟ قال هي عصاي أتوكأ عليها وأهش بها على غنمي ولي فيها مآرب أخرى. أزاني تامو لذتي قسكردن لقل الله يا حلاوة طلاوتي خوي هي خو إيطاني بس بليا. قال هي عصاي أو عصاكما طواو بس أزاني لقل خالقي خويا تامو لذت هي قسكردن عزيزانم. نيوش قسكردن لقل خوايا كاتي تولي الحمد لله رب العالمين خوي پروردگار جواب دياتو، الرحمن الرحيم خوي پروردگار جواب دياتو. بوي برزانم ئەو وعدی خوای پەروەردگارە، هەر کەسێک لەم دنیایە وەستانی جوان بێ بەرامبەر بە ئەڵڵا سوبحانە وتەعالا، سوێن بەخوا لە قیامەتە وەستانەکەی ئاسانە بێت. هەر کەسێ وەستانی ئێستای باش بێت، وەستانی قیامەتی زۆر زۆر ئاسانە بێت، کە قیامەت ئەدها و ئەمر بەخوا زۆر ناڕەحەتە ئازیزانم. بۆی بەڕێزانم زۆر گرینگە لەم سەردەمی مەشغەڵەت و فیتنە و شوبهات و شەهەواتە ئینسان بتوانێ هەر هیچ نەبێ لە نوێژەکەیە بتوانێ خوا لە خۆی ڕازیکە، هەر هیچ نەبێ نوێژەکانی تەواویت. بینیتانە چەند بەپەلەین، بینیتانە بۆ کەسابەت و بۆ ئیشەکەمان چەند بەپەلەین. نوێژەکانمان ئەگە 5 دقە درێژ بێت، 10 دقە درێژ بێت، لە دڵی خۆمانەوە هەزار جا بۆڵە بۆڵەکەین، سەتەها گلەییەکەین. جاری وهەیە مامۆسای مزگەوت جنێوی خواردووە، تعلیقی خواردووە، تووشی غەیبەت و بوهتان بوو. بۆ چونکەم دنیاکەمان زۆر بەلاوە گرینگە. کەلا بل تحبون العاجلة. شتەکان وایە ئێمە دنیامان خۆشەیە، بەڵام قیامەت بەڕاستی ڕاوەسانی قیامەت لە چاو ئەم دنیای هیچ نییە. بۆی ئازیزانم گرینگە، زۆر گرینگە ئێمە ئیحتیمام بە نوێژەکانمان بین. ئێوە تەسەوڕەکەن سەحابەیەک هەبوو بە ناوی تەلحەی ئەنساریەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت. ئەم پیاوە نوێژێکی کرد لە باخەکەی خۆیدا. لە نوێژەکەیان نەیزانی چی وت و نەیزانی چەند ڕکاتی کرد، تەنها عەدەدی ڕکاتەکانی لێ تێکچوو. بە هۆکاری یەک باڵندەیەکەوە چۆلەکەیەک هاتە بەردەمی ئەفڕی، ئەمیش سەیری ئەکرد، ئەم دارێ کرد و ئەو دارێ کرد. سوبحان الله ئەم باڵندەیە ئەم تەڵحە بەڕێزەی مەشغوڵ کرد، سەرقاڵ کرد. دوای نوێژەکە نەیزانی چەند ڕکاتی کردووە، دەستی کرد بە گریان. هات بۆ لای نازدارمان صلی الله عليه وسلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، من ئەم باخەم لە پێناو خوای پەروەردگارە ئەبەخشم، بۆ هۆکاری مەشغەڵەتم لە نوێژەکەمە، نەمزانی چەند ڕکاتم کرد. تو خوا ئەیدەی بە کێبیدە، بەس خوای پەروەردگار لێم خۆش بێت. یا ئەڵڵا ئەو وەستانە لە بەردەم خالقە ئازیزانم. ئەو ئامادە نەبووە مادام هەڵەیەکی ئاوای کردووە، ئامادە نییە بە بەردەوامی بدا بە ئەو ئیشەی و ئەو ئەرزا بکێڵێت و ئەو ئەرز و ئەو باخە بەرهەم بێنێت. بەس لە پێناو ئەوەیەکەوە نوێژێکی ئاوای بە هاکەزایی کرد و نەیزانی چەند ڕکاتی کرد. ئەی ئێمە بڵێن چی ئازیزانم؟ ئێمە ئەگەر نوێژە جەماعەتەکانمانی لێ دەرکەین، زۆربەی نوێژەکانمان هەڵەیە، زۆربەی نوێژەکانمان پەلەی پێوە دیارە، نە ڕکوعمان ڕکوعە، نە سوجودمان سوجودە. فاتحە کەسێک هەیە بە دەقەیەک فاتحە بخوێنێ، بەسی سانی لە کۆڵ یەکاتەوە. قل هو الله حەتەن خەڵک نازانێت چۆنی خوێنێت. ئەو هەموو قورئانە، ئەو هەموو سوورەتی قورئانمان لە بەردەستە، تەنها پەلاماری سوورەتی قل هو الله حەد دەین. زۆربەی خوێنەوارەکانیشمان واکەن ئازیزانم. دەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە کابرایی یەتە ژوورەوە، سەیرەکان نە ڕکوعی تەواوە نە سوجدەی تەواوە، فەرمی بانگی کردوتی بڕۆرەوە دەژمێت نوێژەکەت کەرەوە، فەئینەکە لەم توصەلی، تۆ نوێژت نەکردووە. پیاوەکەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەخوا من نوێژم کرد. فەرمی بڕۆ نوێژت نەکرد، نوێژەکە دووبارە کەرەوە. بۆیە فەرمووی ئەسوأ الناس سەریقەتەن الذي يسرق من صلاته.
فەرمووی خراپترین دز ئەو دزەیە کەوا لە نوێژەکەیە دزیەکات. سبحان الله، یعنی ئەگەر کەسێ بڕوە ماڵی خەڵک داگیر کات، بڕوات دزی لەو بازاڕەیە لە خەڵک بکات بە ئاشکرا، هێشتا ئەوە ئەهوەنترە لەو کەسەی کەوا لە نوێژەکەیە دزیەکات. یعنی ئیشی ئەو کەسە ئەهوەنترە. خوا پەنامان بە نوێژ چونکە موەستانە لە بەردەم خالقەکەتە، گفتوگۆیە، قسەکردنە لەگەڵ ئەڵڵایە سبحانه وتعالى. صحابە فەرمیان وەکەیفە یەسریق من صلاته، کەس هەیە دزی لە نوێژەکەی کا؟ فەرمی بەڵێ، ئەو کەسەیە لا یەتیم ڕکوعها ولا سجودها، نە ڕکوعەکەی جوان ئەبات نە سوجدەکەی جوان ئەبات. ئەها بینیتانە بەحاڵ پشتی چەمانۆتەوە نە چەمانۆتەوە، یەکسەر هەڵەسێتەوە سەمیع الله لمن حەمیدە، جاری وایە سەمیع الله لمن حەمیدە لە ئەرزێڵێت، یەک جارێ دوو جار سەر ئەدا بە ئەرزا و هەڵەسێتەوە سەلامێکە داوی تڕاکە بۆ ئیشەکەی. سبحان الله، ئەو وەستانە لە بەردەم خالقەکەتە، لە بەردەست خالقەکەتە، ئەبێ بە جوانترین شێوە بۆستیت. سوێن بەخوا بمانزانیایە تەواوی تەمەنمان ئەوەستاین لە بەردەم خالقی خۆمانە. ئەوەندە تام و چێژی هەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتی ئەهاتە ژوورەوە ئەی فەرمووی یا بیلال هەست قامەتکە ئەریحنا بها، تخوا با تۆزێ مرتاح بین. ئینسانی مسلمان بە عیبادەت ئەلا بذکر الله تطمئن القلوب واستعینوا بالصبر والصلاة. خوا فەرمیێ هەر ناڕەحەتیەکتان بۆ هات بڕۆن هانا بەرن بۆ نوێژ، بڕۆن نوێژ بکەن، بڕۆن لە بەردەستی خالقتانە بوەستن. ئەگەر ئێمە بم مانایە، بم فەلسەفەیە، بم ئایدیا و بم بیرکردنەوەیە لە نوێژ تێبگەین، نوێژەکانمان وەکو ئێستا نابێت بەڕێزانم. بۆی ئەمە پەیامێکە بۆ خۆم و بۆ ئێوەی ئازیزانم. ئێمە لە ڕۆژێکە 5 فەرز نوێژمان هەیە، جاری وا هەیە 25 دقەمان لا زۆر ئەگەر هەر نوێژ و 5 دقەی بۆ تەرخانکەین. بۆیە وەستان لە بەردەم خالقا سبحانه وتعالى بەڕاستی تام و چێژی خۆی هەیە و هەر کەسێکیش لە مانای نوێژ تێ بگات بەڕاستی نوێژێکی هاکەزایی ناکات. بەڕاستی هەرچی ئیش و کاری دنیا هەیە وەلا ئەنێت کارەکانی تەرخانەکە، گرنگی هەموو گرنگەکانی ئەدا، مەشغەڵەتی ئەدا بە نوێژەکەی، چونکەم ئەزانیە ئەوەی لە نوێژا دەسیەکەوێ بەڕاستی لە ماڵی دنیا دەسی ناکەوێت. نوێژەکەی ئەیبا بۆ قیامەت، لەگەڵ یا ئەڕوا بۆ قیامەت، بۆ ناو قەبرەکەی. سبحان الله، بەس ماڵەکەت هەتا قەراغی قەبرەکەت یەت، ئەو کاتە بەتانیەکەت، سەیارەکەت، ئەو خەڵک و کەسوکاری کە لەگەڵ تایە هەمووی ئەگەڕێتەوە، یەک شتێ ناگەڕێتەوە. سبحان الله، نوێژەکەت ناگەڕێتەوە. ئەبێتە پیاوێکی چاک و ڕەفیقێکی و دۆستێکی چاک لە قەبرەکەتە. پرسیارەکەی ئەڵێ تۆ چیت؟ ئەڵێ من نوێژەکانتم. بەڕێزانم، بۆیە وەستان لە نوێژە بەڕاستی ئەرکی هەموو لایەکمانە. ئەگەر ئێمە بمانەیە خوای پەروەردگار لە خۆمان ڕازیکەین، ئەبێ لەو شوێنەیە، لەو مەقامەیە بەڕاستی ڕازیبوونی پەروەردگار بەدەست بێنی. خوای گەورە لە من و لە ئێوەش خۆش بێت. بە هیوام هەمووتان سوودتان لەم بابەتەش بینی بێت و هەمومان ئەلەم بابەتەشا کە بابەتی نوێژە و گەورەترین ڕوکنی ئیسلامە لە دوای توحید هەمووتان هۆشیار بوو بێتنەوە. بارك الله فيكم والسلام عليكم ورحمة الله وبركاته.